فواد ئەحمەد ئەو هونەرمەندەی بەهۆی هونەرەکەیەوە بینایی لەدەستدا. هەر لە کۆنەوە تا ئێستا باسی نەفرەتی فیرعەون مێشکی هەموو میسریەکانی سەرقاڵ کردووە. چەندین چیرۆک و ڕووداویان بەستووەتەوە بەو نەفرەتەوە. پێیان وایە هەر کەسێک لە فیرعەونەکان نزیک ببێتەوە ئەوا تووشی کارەساتی گەورە دەبێت. لە نێوانە و کەسانەش کە بوونەتە قوربانی هونەرمەندی میسری فواد ئەحمەد بوو. ئەم هونەرمەندە میسریە لە زنجیرە درامایەکدا ڕۆڵی وەزیری هامان دەبینێت بەوەی ئەوەی کە زۆر گرنگی بە ڕۆڵ و بەرجەستەکردنی کەسایەتیەکەی دەدات ئەستەمترین کارەکانی دەکرد. هەروەش بووە هۆی ئەوەی بیناوی چاوی لەدەست بدات. فواد ئەحمەد بۆ ئەوەی کە هاوشێوەی فیرعەونەکان دەربکەوێت گرنگی دەدا بە ورترین وردەکاریەکان. تەنانەت باز لەوە دەکەن کە ڕەتی کردووەتەوە کڵاوی دەستکرد بەکار بهێنێت بۆ ئەوەی کە چەڵ دەربکەوێت بەڵکو هەڵدەستێت بە تاشینی هەموو قژی. هەروەها ناچار بوو کە هەموو ڕۆژێک جەستەی بە مادەی قەتران و هەندێک زەیت ڕووپۆش بکات بۆ ئەوەی کە هاوشێوەی فیرعەونەکان دەربکەوێت. ئەوەش یەکێک بوو لە هۆکارەکانی لە دەستدانی بینایی. لە دوای تەوابوونی ڕۆڵەکانیشی ناچار بوو بە بەنزین ئەو مادەیە لە جەستەی بکاتەوە. لە دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە میسریەکان ئەو ڕووداوەیان بە نەفرەتی فیرعەونەوە بەستەوە، بەڵام خێزانەکەی ڕەتیان کردەوە و دڵنیایان کردنەوە کە کوێربوونی تەنها بەهۆی ئەو مادەی قەتران و بەنزینەوە بووە. بەو شێوەیە فواد ئەحمەد بووە ئەو هونەرمەندەی کە لە پێناو هونەرەکەیدا بینایی لەدەستدا. فواد ئەحمەد لە ساڵی 1936 لەدایک بووە. لە پەیمانگای باڵای هونەری بەڕوانامەی بەدەستێناوە. بەوە ناوبانگی دەرکردووە کە یەکێک بووە لەو هونەرمەندانەی کە باشترین ڕۆڵی کەسانی خراپی گێڕاوە. ئەم هونەرمەندە باڵایە لە ساڵی 2010 کۆچی دوایی دەکات لە دوای ئەوەی 20 ساڵ کۆتایی تەمەنی بە نابینایی بەسەر برد. چونکە ژیانی فواد ئەحمەد پێمان دەڵێت کە مەرج نییە هەمیشە خۆشەویستی شوکارەکان بمانگەێنێتە مەنزڵگەیەکی ئاسوودە. زۆر جار خۆشەویستی بۆ پیشە و بۆمانەوە لەسەر ڕێگەی گەیشتن بە ئامانج ئیلاک و شەکەتمانەکە، بەڵام کاتێک بەرهەمی سەرکەوتنەکەمان دەخۆین بیرمان دەچێتەوە کە چه ئازارێکمان چەشتووە. فواد لە پێناو گەیشتن بە ئامانجەکەیدا کە باشترین نواندن بوو بینایی لەدەستدا، بەڵام ئەو بە چاوی دڵ لووتکەی سەرکەوتنی بینی. بۆیە ئەگەر خواستی سەرکەوتنت هەبێت ئەوە بێگومان دەتوانین ڕێگاکە ببڕیت هەرچەندە دژواریش بێت.